بەهۆی پێشخستنی وادەکەی و بە حیزبیکردنی حوتەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کەمترین خوێنەر و هاوڵاتی بەراورد بە 6 ساڵی ڕابردوو بەخۆوە دەبینێت. ئەمەش تەواوی ناوەندەکانی کتێبی نیگەران کردووە. تا ئێستا شتیوامان نەبینیوە بەشدار ئەو نەکەم بێ، ینی وەختی وایە ئەوانە کە لەسەر ژوورەکانە زۆرترن تا خەڵکی بەشداری پیشانگا، تا ئێستش لە هیچ پیشانگایەک و حتا لێرەش ئەمە حوتەم جارە بەس ئەم جارە وا بۆ هۆکارەکەی چیە وەڵا هەر کە شتێک هەڵێ خۆشمان نازانین بیزەبت هۆکارەکەی چ شاید هەمووشان و ئەوانە بن مەسەڵەن یەکی هەڵێ بەشەکەی دووریە شاید ئەوە بەوە بەشێکێتی کاتەکەیەتی شاید ئەوە تەسیری ببێت کە چونکە وەڵام مارەزی کەرکووک و بەغداش لەم کاتا بووە ئەوە ممکنە هۆکارێکی بێ بازی کەسانە نا حیزبایەتیە نازانین خۆشمان بڵێ مثل هۆکارەکەیەوە نازانم لە حاڵەوە بینین کە بڵێن ئەمن 20 ساڵ زیاتر بەشداری پیشانگاکانی زۆرەکەم ینی لە هەولێر لە تاران لە هەرکوێ تا ئێستا شتی وام من نەبینیوە. ئێمە لە سنەواتین لە ڕۆژهەڵات زۆر ڕێژەکە زۆر کەمی کردووە باوەڕ کە چکەیتیان نیە. من دوێنێ بینیان پێ بوو ئیمزان پێ بوو کاکە شوێنێک من ڕۆژێک $100 200,000 لەسەر منەکەوێت تێگەیت بای 50,000 فرۆشتووە پێرێ بەست پێرە بای 50,000 فرۆشتووە 100,000 کتێب من چاپ کردووە بۆ خێرنی ئێرە بەس دووتەنیەکان و چوارتەنیەکان لێرە خێرەکەن تێگەی کە هەبارەکەی پێێنی بە 30,000 و پێ بێت و بە 40,000 هەروانە خێرەکەن. من پێ دەڵێم ساڵی پاریش گرتومە ئەم ساڵیش 2 ملیۆن لەسەر منەکەوێت ئەگەر کارمەندەوە کارمەندەکەم نێناوە بڕۆ ناتوانم 20,000 بەمێ بەخوا ڕۆژە بای 50,000 فرۆشیت. حقیقەتەن پارەکەی زۆرە خەیاڵیە. عیرفان عەبدوڕەحیم ماوەی 20 ساڵە بەشداری لە پێشانگای نێودەوڵەتیەکانی کتێب دەکات و دەڵێت ماوەی 7 ساڵیشە بەشداری لە پێشانگای سلێمانی بۆ کتێب دەکەم. بەڵام وەک خۆی دەڵێت بێبازاڕی هاوشێوەی بەخۆی وە نەبینیوە و ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت نەک خێر بەڵکو بە زیان بۆ خاوەنخانەکان کۆتایی دێت. سەردانیکار زۆر کەمە ئەوانەی کە سەردانی ئێراکەن چەند هۆکارێکی بارودۆخی ئابووری خەڵک زۆر کاریگەرە و گۆڕانی کاتی پێشانگا ینی پێشخستنی بە مانجێک ئەوەش هۆکارە و ئەوەی کە قەرەباڵیش کراوە بەیانیان هەتا وەکو سەعات 12 قوتابخانەکان دێنن بۆ ئێرە دوای سەعات 12 ئەو خەڵکە نامێنێ لێرە بە حقیقەت ئەتوانمە ڕۆژی واه بۆ ڕۆژی سێم 1000 کەس سەردانیان پێشانگایی نەکردووە بە فرۆشتن و ناوەندەکان دیارە بە فرۆشتنی ڕۆژانەیان کە چەند کەس سەردانی ئێرەی کردو. لە 12 پاسی لێ بوو کامی تەوەی ینی مەکتەبە کەوانەژە بینین تەناوەکو وڵێ وەکو سەردانێک وەکو خۆشیەک دێنە ئێرە ینی زۆربەیانە بینی هیچ ناکڕن. ئێمە لە بەیانیەوە کە ناوەندەکەمان کردوتەوە نزیکەی کاتژمێرێک زیاترە هیچ کام لەوانەی سوودێکیان بۆ ئێمە نەبوو بەداخەوە پێشانگای ئەمساڵ لەبەرەوەی بە حیزبی کرا کۆمەڵێکی زۆر لە ناوەند نەهاتن و وەجگلەوە تەسیری لەسەر ناوبانگی پێشانگاکە داناوە. ئەینا ساڵی پار لەو کاتێک کە مەعرەزەکرێتەوە سێ موچە نەدرابوو بەڵام پێشانگا لە ئێستا زۆر قەرەباڵغتر بوو کە لە ناو پێشانگا کە پێشانگا کرایە موچەی سەرجەم فەرمانبەرانرا. بەهۆی کەمی خوێنەر مەترسی هەیە لە ساڵانی ئایندا خانە و ناوەندی دیکەی ناوخۆی و بیانی بایکۆتی پێشانگای سلێمانی بۆ کتێب بکەن و هێندەی دیکە تینی خۆری چالاکیە فکری ڕۆشنبیریەکە لاواز بکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی